لە ڕاستیە لە ماوەی پێشوو لە سی5 بڕیارێک لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە دەچۆ سەبارەت بە لابردنی بەڕێوەبەرێکی گشتی پەروەردەی سلێمانی. ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمە بە بابەتێکی نایاسایی زانین بە هۆکاریەوەی کە چەند یاسایەکمان هەیە، یاسای ئەنجومەنی وەزیرانمان هەیە و یاسای ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە و یاسای وەزارەتەکانمان هەیە. ئەم یاسایانە دەسەڵاتەکانیان جیا کردوتەوە. دوو حکوومەتمان هەیە، حکوومەتی خۆجێیمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم. لە حکوومەتی هەرێم دەسەڵاتی داوە بە ئەوەی سەرپەرشتی وەزیرەکان کەەوە پەرلەمان لادان و دانان بۆ وەزیرەکان و متمانە بە ئەنجومەنی وەزیرانەدا. لە حکوومەتی خۆجێی ئەنجومەنی پارێزگای سلێمانی متمانەدا بە حکوومەتی خۆجێی و تەواوی بەڕێوەبەری گشتیەکان. واتە ئەم بابەتەی کە تایبەتە بە لابردنی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تەواوی نایاساییە بە هۆکاریەوەی کە لە یاسای ژمارەسەی ساڵی 2009 پارێزگاکانە بەڕوونی لە مادەی 6 لە بەرگەی 12 ڕوونی کردوتەوە کە لە دان و دانانی بەڕێوەبەری گشتی لە سەلاحیەت و دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانە. لە مادەی 2 و لە مادەی 5 یاسای ئەنجومەنی پارێزگاکان زۆر بەڕوونی جیاکردنەوەی دەسەڵاتەکانی باس کردووە و سەلاحیەت و دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگای باس کردووە و ماهیەت و مهمەتی ئەنجومەنی پارێزگای باس کردووە کە تایبەتە بە ئیدارەدان و چاودێری و لێپێچینەوە و سەرپەرشتی خزمەتگوزاری لە سنووری پارێزگاکان بە تایبەتی کە ئێمە لە پارێزگای سلێمانی و لە هەمان کاتە لە یاسای ئەنجومەنی وەزیران کە یاسای ژمارەسەی ساڵی 1992 ئەم یاسایە زۆر بەڕوونی لە مادەی 8 باسی کردووە کە لادان و دانانی بەڕێوەبەری گشتی بەپێی یاسا بێ، واتە بەپێی ڕێکاری یاسایەکانە بێت. ڕێکاری یاسایی بۆ دانانی بەڕێوەبەری گشتی بۆی هەموو لای ڕوون و ئاشکرا بێ بەپێی یاسای ژمارەسەی ساڵی 2009. چکۆم یاسایە پاڵپشتیە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان دەری کردووە، واتە هیچ جیهەتێک ناتوانێت نایاسایی یا بەرامبەر بابەتێک بۆسێتەوە کە پەرلەمان وەکو یاسا دەری کردێت. ئەمانە هەموو پاڵپشتن بۆ ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەم پەیڕەوە ئەڕۆین بەڕێوە کارەکانمان ڕێگەخینەوە بە هەماشەوە بەم یاسایە ڕۆین. ئەوەی کە منەی بینم لێرەوە ئێمە وەکو فراکسیۆنەکەمانی بینین و تەواوی ئەندامانی ئەنجومەنی بینین کە بە تەلەفۆن بەشێکیان پشتگیریان لێ کردوین. ئەم بابەتە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە کە ئەنجومەنی وەزیران بەبێ ڕێکاری یاسایی بەڕێوەبەری گشتیی لا بەبا و بەڕێوەبەرێکی گشتی تر بە وەکالەت دابنێ لە کاتێکا خۆی تەواوی یاساکان دژی ئەوەن کە پۆست بە وەکالەت بڕەوە برێ و لە هەمان کاتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ساڵانی ڕابردوو بڕیاری دەرکردووە بە زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامەکانی کە هیچ پۆستێک بە وەکالەت لە پارێزگاکان بەڕێوە نەبرێت، چونکە یاسای پارێزگاکان ئەکتیڤە و ئەنجومەنی پارێزگاکان ئەکتیڤە و پەرلەمان ئەکتیڤە. لەبەرەوە ئەم بابەتە ئێمە لێرە زۆر بە نایاسایی ئەزانین و ئێمە پاڵپشت بە پەیڕەوی ناوخۆ وەکو فراکسیۆنی گۆڕان وەکو ئەندامانی ئەنجومەنی تریش کە پەیوەندیان پێوە کردوین واژۆ کۆەکەینەوە بۆ داوای کۆبوونەوەی ئەنجومەنەکەین، چکە بەپێی پەیڕەو بەپێی یاسای ژمارەسێ ئەندامانی ئەنجومەنە توانن بەپێی واژۆی پێویست کە لە 11 واژۆیان خۆی بینێتەوە ئەتوانن داوای کۆبوونەوەی نائاسایی و یاسایی بکەن و داوای کۆبوونەوەی ئاسایی بکەن بۆ هەر بابەتێک کە پێویست بێ بە کۆکردنەوەی واژۆکانەوە. بۆیە لێرەوە دووبارە ڕایگەین کە ئەم بابەتە هیچ پاڵپشتێکی یاسایی نییە و ئەنجومەنی وەزیران خۆی تەواوی ئەو نووسراوانی کە ئیکات لە کۆتایی نووسراوەکاڵێ ئەم بابەتە پاڵپشت دیان بەپێی یاسا و ڕێنمایەکە. ئەم بابەتە ئەم بڕیاری کە دەریان کردووە بەپێی یاسا و ڕێنمایەکان نییە، واتە هیچ یاسا و ڕێنمایەک پاڵپشتی بەم بڕیارە ناکات. بۆیە لێرەوە ئێمە داوا لە پەرلەمانەکەین بەڕاستی کە پەرلەمان جیهەتی شەرعیە و جیهەتێکە کە یاساکان دەرەکە دیفاع لەو یاسایانە بکە کە خۆی دەریکردەوە و ئەنجومانی پارێزگا ئەرچی سەرشانێتی واجبی سەرشانێتی بە هەموو فراکسیۆنەکانەوە کە دیفاع و بەرگری لە یاسای ژمارەسێ و لە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگا بکە و ئێمە یاسایەکی تیشمانێت پێڵێن یاسای ژمارە 4 ساڵی 2009 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بە هەمان شێوە ئێمە ئەو یاسایش پاڵپشتیمانەکە کە ئێمە جیهەتێکی ڕسمین و جیهەتێکین شەرعین و لەلایەن خەڵکەوە متمانەمان پێدراوە شەرعیتێکی دەنگدانمانەیە و ئەو یاسایش بە هەمان شت پاڵپشتی لە ئەنجومەنی پارێزگاکانەکە کە ئەنجومەنی پارێزگاکان لە دوای هەڵبژاردنیان ئەنجومەنێکی شەرعین و بەپێی یاسا و ڕێنمایەکان ئەرک و دەسەڵاتەکانی خۆیان جێبەجێەکە. ئەم ڕێکەوتنە خۆی ڕێکوتێکی سیاسیەوە ئەم بڕیاری کە دەریشراوە بە هەمان شێوە پێچەوانی ڕێکوتنە سیاسیەکەشە بەڕوونی دیارە، چکە ئەگەر ئەوێت گۆڕانکاری لە پۆستەکانە بکات ئەوە بێ بڕێکاری یاسایی داوا لە فراکسیۆنەکەی خۆی بکات و بە نووسراوی لایەنی سیاسی خۆیان نووسراوە ئاڕاستەی پارێزگار بکەن و پارێزگا ئاڕاستەی ئەنجومەنی پارێزگای کا بۆ لادانی یادانانی هەر بەڕێوەبەرێک. جا من لێرەوە ئەمەوێ تیشکێ بخەمە سەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە مامۆستا دڵشادە بە ئەترافی تەواوی لایەنەکان ئەم بەڕێوەبەرە زۆر بە بێلایەنانەوە زۆر بە دڵسۆزانەوە زۆر بە میهەنیانەوە زۆر بە شارەزایانە کارەکانی خۆی کردووە. لە هەمان کاتە ئەم بەڕێوەبەرێکی زۆر پرۆفیشناڵە، چکە
لە نزیکەی 15 ساڵی پێش ئەم پۆستەشی لە سنووری پەروەردە کاری کردەوە زۆر بە شارەزایانە کاری کردەوە و هەموو لایەکیش ئاگادارن کە ئەم هەوڵێکی زۆری داوە لە کاتیەوەی کە پرۆسەی خوێندن و پرۆسەی پەروەردە زۆر بەڕوونی زۆر بە شێوەیەکی باش و زۆر بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێ و پەرەی پێ بدرێت بۆیە لێرەوە ینی ئێمە بە حەقی خۆمان ێزانین کە دیفاع لە بەڕێوەبەرێ بکەین کە هیچ گەندەڵێکی نەکردووە هەمان کاتە بڕوونە ئەمە بڕیارێک بۆ لە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە لە 35 بڕیارەکە دەرکراوە لە 9 وەزیری پەروەردە بڕیارەکەی جێبەجێ کردووە کە ئەمە وەک وتم هیچ پاڵپشتیەکی یاسایی نییە چکە ئەمە کۆمەڵێک یاسامان خوێنەوە کە پاڵپشتی ئێمەیە وەکو ئەنجومەن ئەمە ڕاستە لە پشکی بزوتنەوەی گۆڕانە بەڵام ئەمە لە ئەسڵا خەرقکردنی یاسایە ئەنی گرفت ئەوە نییە کە ئێمە دیفاع لە پۆستێکی خۆمان بکەین لە حیزبەکەی خۆمان ینی ئێمە ئەوەنە پۆستمان نییە کە بەو شێوازە مهتەمی پێ هیچ هۆکارێکی یاسایی نیە لە یاسای ژمارە 3 لە مادەی 6 بەڕوونی ئەڵێ هەر بەڕێوەبەرێکی گشتی یا پارێزگار و هەردوو جێگرەکەی کە لا ببرێن احتیما دەکاتە سەر 3 خاڵ یا دەستپیسی یا خراپ بەکارهێنانی پای فەرمانەکەی یان بوون بەهۆی بەفیڕۆدانی دارایی گشتی کە بە پێچەوانە ئەم بە تەنگی ئەو بابەتانە و بە نەک ئەو بابەتانی دەتوانێت پابەندی بڕیارەکە نەبێت وڵاتەکەی خۆی بەردەوام بێت لە ڕاستیە هەموو یاسایانی خوێنەوە پاڵپشتی لەوە ئەکەن ئەگەر بێت و ئەو بەڕێوەبەرە گشتیە لا ببرێ بەڕاستیە بێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵوێشتنینەوە